بەناوی خوای بەخشندەی میهرەبان، جەماوەری کوردستان، حزب و لایەنە سیاسیەکانی کوردستان، ئەنجام و لایەنگران و دەنگدەرانی کۆمەڵ، ئێمە وەک کۆمەڵی دادگەری ئەگەرچی سەرەتا هیوامان هەڵچنی بە هەندێک گۆڕانکاری کە لە یاسای هەڵبژاردن و شێوازی بەڕێوەچوونی کە لەلایەن کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە بەڕێوە دەبرێت، ڕێکارەکانی ساختەکاری کەم دەبنەوە. بەڵام بەداخەوە وا دەرنەچوو، نەک ڕێگری لە ساختەکاری نەکرا، بەڵکو ساختەکاریەکان جۆری و ڕێکخراو بوو بە شێوەیەک هەموو کەس دەرکی پێ نەکات. هەر بۆیە لەگەڵ دەرچوونی ئەنجامەبەراییەکانی هەڵبژاردن بۆ ئێمەی کۆمەڵی دادگەری جێگەی سەرسوورمان و باوەڕ نەکراو بوو، نەک سەرکردایەتی و ئەنجامانی کۆمەڵ، بەڵکو لە دەرەوەی کۆمەڵیش دەنگەکانی کۆمەڵ بەو ڕێژە کەمیە جێگەی باوەڕ نین و کۆمەڵ ئەو ئەنجامە ڕەت دەکاتەوە. ئێمە دەپرسین کۆمەڵ کام ستەم و کام خیانەتی کردووە تا سزا بدرێت و دەنگی کەم بکات. ئەوەی ئاشکرایە لایەنەکانی دەسەڵات دەستیان بەسەر قوت و موچەی هاوڵاتیاندا گرتووە، ستەم و گەندەڵیان کردووە و ئەگەر ساختە نەبێت چۆن دەنگی ئەوان زیاد دەکات و دەنگی کۆمەڵ کەم. دوای بەدواداچوون و گەیشتن بە زانیاریەکان گەیشتینە ئەو ڕاستیەی بەمەبەست و بەرنامە بۆ داڕێژراو دەنگی کۆمەڵ پوچەڵ کراوە یان بۆ لایەنی دیکە هەژمار کراوە. ئەم ساختەکاریە لای ئێمە قبوڵکراو نییە و هەڵوێستی جددیمان دەبێت و سکاڵا لە کۆمسیۆن و دادگای فیدراڵی تۆمار دەکەین. ڕای دەگەیەنین وەک کۆمەڵی دادگەری نەک لە حکوومەت بەشدار نابین، بەڵکو لە ڕاوێژ و باس و خواستی ئەوەداین لە پەرلەمانێکی دیزاینکراو کە پێکهاتەکەی بەدەرە لە خواستی هاوڵاتیان بەشداری نەکەین. بە هەموو لایەکیشی ڕادەگەیەنین کۆمەڵ سربەخۆیە لە هەر هەنگاو و بڕیارێک لە داهاتوو هەر ئەم سربەخۆیی بوو نەشە کە کۆمەڵ لە دەرەوەی هاوکێشەکان بێت و بە ئامانج بگیرێت. لەگەڵ لایەنە ناڕازیەکانی دیکەش لە هەماهەنگی و توێژ دەبین و پشتیوان بە خودا داکۆکی لە دەنگی دزراوی هاوڵاتیان دەکەین. کۆمەڵی دادگەری کوردستان، ئەنجومەنی باڵا، 24 دەی 2024.